ئێوارەتان باش و سڵاوتان لێبێ خۆشحاڵم ئەمڕۆژ بەرنمێکی نوێی کاژمێر حوتان پێشکەشەکەین. ئەمڕۆ گفتوگۆ دەربارەی بابەتێکی فەلسفەی پەروەردەی دەکەین کە ماوەیەک لەمە و پێش کۆمەڵێک لە خەمخۆرانی پەروەردە لە دەرەوەی بەڕێوەبەرایەتی و وەزارەتی پەروەردە بەنیازی پرۆژەیەکن کە دەیانەوێت سیستمی پەروەردەی کۆن بگۆڕن بۆ سیستمێکی پەروەردەیی نوێی دیموکرات. ئێمە گفتوگۆ لەگەڵ بەڕێز جیهاد محەممەد کەریم نووسەر وەرگەر دەکەین سەبارەت بەو پرۆژەی کە ئەوان بەنیازن ئەنجامی بدەن. بەڕێز جیهادم کات و باش و سڵاوت لێبێ بەخێربەی سوپاس بۆ بەدەمەوە هاتنت بۆ بەرنمەکەمان. زۆر سپاس. ئەمێ بە شێوەیەکی گشتی باس لەم پرۆژەیە بکەین چۆن بڕیارتان ناکە ئەم سیستمە کۆنەی پەروەردە کە هەیە بیگۆڕن بیکەن بە سیستمێکی نوێکێن ئەوانەی کە بڕیاریان لێداوە و هۆکارەکەشی چی بوو؟ زۆر سپاس. دیارەم ئایدایە هەر هەبووە تەنها هینی ئێمە نییە. خەمخۆرانی پەروەردە زۆرن لە هەموو کوردستانە و بەتایبەتی لە سلێمانیشە کۆمەڵێک ئەتوانم بڵم ڕێکخرا و کەسایەتی زۆر باشن لە کوردستان و لە سلێمانی و لە هەموو شارەکانە کە خەمخۆرن بۆ پەروەردە و پێیان وایە ئەم پەروەردەی ئێستا کە هەیە سیستەمێکی پەروەردەی کۆنەباوە با بڵین کلاسیکە و پێویستە ئەم پەروەردەیە هەنگاو بنێ وەکو هەموو دنیا کە هەنگاوی ناوە بۆ پەروەردەیەکی نوێی دیموکراتیانە. ئێمە لە ڕێکخراوی ئازاد بوون ماوەی 2 ساڵە دروست بووە و ئامانجی ئەم ڕێکخراوە تواناسازی و پەرەپێدانی توانای مرۆییە. پەروەردە ئەچێتە خانەی تواناسازیەوانێ و من وەکو یەکێک لە ئەندامانی دامەزرێنەری ئەو ڕێکخراوە ئەم پرۆژەیەم لە ئەستۆ گرتووە و بیرم لێ کردوتەوانەیە لەبەرەوە کۆمەڵێک کەسم کۆ کردوتەوە زۆر سوپاسیانەکەم لێرەوە کە بەدەمەوە هاتوون و کۆبوونەوەیکی زۆر باشمان کرد کە نزیکەی 18 کەس بووین. ئەو 18 کەسە هەموو کەسانی پسپۆر بوون، کەسانی لێزان بوون لە پەروەردە. یەکەم کۆبوونەوەمان کردووە و دووهەم کۆبوونەوە پێم وایە لە 27 مانگایکەین و چەند کۆبوونەوەیکی لەسەرەکەین بۆ ئەوەی کە ئەم پرۆژەیە وردە گەشە پێبین و بیبێنە پێشەوە. ئێمە زۆر بە سادەیی ساکاری و تەواضعی خۆمان پێمان وتون بە هەموو خەڵک وتومان ئەم پرۆژەیە بە تەنها بە ئێمە ناچێتە پێشەوانێ لەبەرەوە پێویستمان بە خەڵکانی تایبەتە لەو بوارە کە بێن بەدەممانەوە. لەمە بەستت لە بواری پەروەردە لە بواری پەروەردە لە بواری ئەم پرۆژەیە. ئەم پرۆژەیە ئامانجی ئێمە لەم پرۆژەیە ئەوەیە کە ناوەندێک دروست بکەین لە سەرتاسەری کوردستانە بۆ ئەم پرۆژەیە. ناوەندێکی گشتگیر دروستکەین، ڕایڵە دروستکەین لەگەڵ هەموو ئەو کەسایەتیانە لە هەموو کوردستان، لە هەولێر، لە دوهۆک، لە هەموو شارەکان وەکو چۆن لە سلێمانیا دروستەکەین و ئەو ڕێکخراوانەی کە هەن کە ئەگەر بڕوان بەم پەروەردەیە هەیە بە پەروەردەیەکی نوێی دیموکراتیانە کە بنەماکەی بیرکردنەوەیکی ڕەخنەگرانەیە بڕوان بەمە هەیە لەگەڵ ئێمە بتوانین بە هەمومان ئەم ناوەندە بەرینە پێشەوانەیە و گەورەی بکەین و ئەو کاتە بتوانین قسە لەگەڵ دەسەڵات یان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری یان ئەو وەزارەتانی کە پەیوەندیان هەیە بە پەروەردەوەکو وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی ڕۆشنبیری و خێزانەکان و هەموو لایەک. زۆر باشە لە کۆبوونەوەی یەکەم کە ئەنجامتان داوە لە کۆتاییە گەیشتونەتە چی یاخود چی لەلاتان گەڵاڵە بووە بۆ ئەوەی خۆتان ئامادەکەن بۆ کۆبوونەوەی دووەم و قسەی لەبارەوە بکەن؟ لە کۆبوونەوەی یەکەمە عادەتەن زیاتر دەردەدڵە لەسەرەوەی کە هەر یەکێک لە لای خۆیەوە باسی کەم و کوڕی پەروەردەیەکە لە چیە. مەسەلەن هەندێک باسیەوانە کرد کە تەنها مەسەلەکە کەم و کوڕەکان ئەچێتم ئەستۆی مامۆستا و مامۆستاکان پەروەردەیەکی باش نەکراون و خەتای مامۆستاکانە. هەندێکی تر نا مەسلەی بودجە کە بودجەیەکی زۆر کەم خەرجەکرێت بۆ پەروەردە و مامۆستا موچەی نییە و بێموچە ناتوانێت ئیدارە بکات. ئەوانە هەندێکی تر ئەنجێڕایەوە بۆ مەسلەی ئەوەی کە فێرخواز نەبووە بە ناوەند لە جیاتی ئەوەی کە فێرخواز بێ بە ناوەند مامۆستا ناوەندە یا هەر بۆ خۆی بەڕێوەبەرانی ئەوە ناوەندە و هەندێکی تر باسییان لەوە ئەکرد کە جێگۆڕچەیەک دروست بووە لە نێوان پەروەردە و لە نێوان فێربوونە کە لە هەموو وڵاتانی دنیا و لە هەموو پەروەردەی دنیا خۆی پەروەردە ئەساسە و پەروەردە ناوەندە ئەنجا خوێندن چکە خوێندن بە گەورەیشت و هەر فێرە بیت بەڵام گرنگ پەروەردە لە پێشەوە بێ بەڵام ئەم جێگۆڕچەیە کراوە. وەلحاڵ دوای ئەوەی کە کۆبوونەوەیکی 3 سەعاتی کرا
ئێمە راپۆرتێکمان نووسیوە لەسەر کۆبوونەوەکە و هەموو ئەو کەم و کوڕیانی پەروەردەمان کۆ کردوتەوە کە لە چیا خۆی بینێتەوانێ و ئەو کاتە لە کۆبوونەوەی دووهەما نیازمان وایە بەسەر ئەما بچینەوانێ جارێکی تر و ڕەنگە کۆمەڵێک لیژنە دروستکەین بە بڕوای من لیژنەیەک بۆ ئەوەی کار لیژنەیەکی کارا بۆ ڕێخستنی کۆڕ و کۆبوونەوەکان لیژنەیەکی کارا بۆ ڕێخستنی چالاکیەکانمان وەکو کۆڕ و سیمینار و تەنانەت ئەگەر گەیشتینە ئەوەی کە کۆنفرانس بگرین کۆنگرەی گەورە بگرین لە هەموو کوردستانە بەم شێوەیە چەند لیژنەیەک دروست بکەین بۆ ئەوەی کە بتوانین ئیشەکان بەرینە پێشەوانی و ئەو ناوەندە دروستکەین لیژنەیەکی پەیوەندی کە زۆر مهمە بە بڕوای من کە ئەبێت دروستیکەین بۆ ئەوەی کە ئەو ڕاڵانە بدۆزێتەوانی و ڕاڵەکان دروستکات لە هەولێر و لە دووهۆک و لە هەموو شوێنەکانی کوردستانە. زۆر باشە. کاک جیهاد چاوەکو ئێستا وەکو کەسێکی شارەزا یاخود خۆڵبوو لە پەروەردە ئەم سیستمی پەروەردەیی کە ئێستا لە هەرێمی کوردستان پەیڕەو ئەکرێت ئەتوانین پێی بڵین پەروەردە؟ نا بەداخەوە بەڵێ ئەتوانین پێی بڵێن پەروەردەیەکی کۆنە باو بەڵێ ینی ئەم پەروەردەیە زۆر بەداخەوە هەنگاوی نەناوە بۆ ئەوەی بێ بە پەروەردەیەکی دیموکرات بۆ ئەوەی بێ هۆکارەکەی چی بووە؟ هۆکارەکەی بە بڕوای من فەلسەفەی حکمڕانەکانە لە هەموو دنیا. فەلسەفە چییە؟ فەلسەفەی پەروەردەی فەلسەفەی پەروەردەی وزەیەکە لە پشتی سیستەمی پەروەردەوە ئەوەستێت و پاڵ بە سیستەمی پەروەردەوە ئەنێت و جوڵانی پەروەردە هەموو جوڵەیەکی پەروەردە لە فەلسەفەی پەروەردەوە وەرەگیرێ. ئەگەر فەلسەفەی پەروەردە فەلسەفەی حکمڕانی فلسفەی حکمڕانی ڕەنگاتەوە لە فەلسەفەی پەروەردە ڕەنگاتەوە لە سیاسەتی پەروەردە. ئەگەر فەلسەفەی حکمڕانی فەلسەفەیەکی دیموکراتیانەی ڕاستەقینە بێ فەلسەفەیەکی دادپەروەرانە بێت فەلسەفەیەکی یەکسان خوازی بێ فەلسەفەیەک بێ کە ئینسان دروستکە وەکو پاولۆ فرێری ڕاستە ئێمە هەمومان مرۆڤین بەڵام مرۆڤ بوونمان تیان نییە مرۆڤێک دروست کات کە مرۆڤ بوونی تیا بێت ئەوە بێگومان فەلسەفەیەکە بێت لە پەروەردا ڕەنگاتەوە و ئەو کاتە فێرخوازی و مناڵ و فێرخوازی فەلسەفی و ئەخلاقی دروست دەکات. خۆ ئەگەر وانە بێت نەخێر فەلسەفەیەکە بێت کە ئینسانی دۆگما دروست دەکات بەداخەوە وەکو بینین لە کوردستانی ئێمە هەموو ئەو توندوتی ژیانەی کە هەیە هەموو ئەو توندوتی ژیانە ئەوەی لە ناو خێزانە هەیە ئەوەی لە دەرەوەی خێزان هەیە ئەوەی لە ناو خودی حیزبەکانە هەیە ئەوەی لە بینی شیعە و سوننا هەیە ئەوەی لە بینی و عەرەب و کووردا هەیە هەر هەمووی ئەگەڕێتەوانی بۆ پەروەردە هەمووی ئەگەڕێتەوە بۆ پەروەردە و پەروەردە ئەساسە کە بتوانێت ئەمانە چارەسەر بکات. زۆر باشە کەواتە کێ ڕۆڵ ئەبینێت لە دروستکردنی مرۆڤ بوون لە مرۆڤێکە؟ پەروەردە لە خێزانەوە مەبەستم لە ناو سیستمی پەروەردەیەکی ئەتوانێت ئەم گۆڕانکاریە دروست بکات لە ناو سیستمی پەروەردە نەک لە دەرەوەی سیستمی پەروەردە. لە ناو سیستمی پەروەردە بە هیچ جۆرێک ناکرێت ئەگەر لە دەرەوەی سیستمی پەروەردە هەوڵی بۆ نەیە. چونکە لە ناو سیستەمی پەروەردە بمانەوێت یان نەمانەوێت وەزیفین ئەوان لەگەڵ ڕێزم بۆیان لەگەڵ ڕێزم بۆ وەزیر بۆ بەڕێوەبەرە گشتیەکان بۆ هەر هەموو بۆ مامۆستاکان ئەمان وەزیفین کە وەزیفین چی جێبەجێ ئەکات ئەوەی لەسەرەوەیەتە خوارەوە ئەوەی کە لەسەری شەوەیەتە خوارەوە لە ڕاستیە پەروەردەیەکی کۆنەباوە ئەوەی کە لەسەرەوەیەتە خوارەوانێ فەلسەفەیەکە کە ئەم فەلسەفەیە کۆیلە دروستەکایە مرۆڤێک دروستەکە کە بنوشتێتەوانێ ئەو مرۆڤی کە ئەنوشتێتەوە وەکو خۆی ئەنوشتێتەوە ئێوێ بەرامبەرەکەشی بنوشتێتەوە کە دەسەڵاتی هەیە بەسەریە. بۆیە لە دەرەوەی فەلسەفە لە دەرەوەی پەروەردە خەمخۆرانی پەروەردە ئەوانەی کە ئێمە پەیوەندیمان پێوەکردن کە ئەتوانم بڵێم خەڵکیکی یەجگار زۆر هەیە کەوادرێکی زۆر باشمان هەیە لە هەموو شارەکانە خەڵکیکی زۆر شارەزامان هەیە لە هەموو شارەکانە هەر بۆ نمونە منە و کتێبانەی کە لەوێەوە سەیرەکەم کە خۆم ئیشەکەم لەسەر پەروەردە و وەرم جێڕاوە پێشوازیەکی زۆر گەرمی لەکرێت لە کوردستانە و بەردەوام بەسەرتەمیانەوێ باسی یەکەنەوەوانە مامۆستاکان ئەیخوێننەوە لە ناو خێزانەکانە ئەیخوێننەوە. با یەک نمونەت بۆ بێنمەوە یەک کتێب لەسەر یەک کتێبێکی فەلسەفی کە من وەرم جێڕاوە دوو خێزان یەکی بای 200 دۆلاریان لێ کڕیوم ئەڵێن ئێمە دابەشێکین بەسەر کەسوکاری خۆمانە ئەم کتێبە بۆ ئەوی بخوێنەوە سوودی لێوە بگرن کەواتە ئەو وەعی هەیە لە ناو کوردستانی ئێمە کە ئەم پەروەردەیە جێبەجێ بکرێت بۆیە لە دەرەوەی پەروەردە بە بڕوای من ئەگەر ئێمە بتوانین ناوەندێکی ئاوا دروست بکەین لە ناو خێزانەکان لە ناو مامۆستاکان لە ناو خەمخۆرانی پەروەردە تەنانەت لە ناو ئەوانەی کە لە ناو سیستەمی پەروەردەشان با نەڵین ئەوانە هەمویان وانین بەڵام لەبەر خاتری وەزیفەکەی ناتوانێت ئەو پەروەردەیە جێبەجێ نەکات بەڵام ڕخنەی زۆری هەیە
تەنانەت ڕخنەکانیش باس کراوە هەندێکیان زۆر ئازایانە ڕخنەکانیان باس کراوە هەر لێرە نمونەم هەیە حەز ناکەم باسی بکەم لەبەرەوەی نەبێ بەڕێکلام بۆ ئەو بەڕێزانە کەسانێکن لە ناو پەروەردەی ئێرە لە ناو بەڕێوەبەرایەتی پەروەردەی ئێرە لە سلێمانی کەسانێکی زۆر زۆر باشن هەر ئەم جارە لە دیداری پەروەردە لە هەولێر کە لەم چەند ڕۆژی پێشوا گیرا چەند کەسێک هاتبوون کە باسی ئەم پرۆژەی ئەمانە کرد یعنی لە هەوڵی ئەوە بوون کەم پەروەردەی بگۆڕێت بۆ وەزیفەشی هەیە ینی کەسانێکن جورئەتیان هەیە ئەتوانن باسی بکەن بەڵام ڕەنگە لە ناو خۆی چونکە لە ناو سیستەمەکە هیچی بۆ نەکری بۆیە ئێمە وا بیرمان کردوەوە کە لە دەرەوەی پەروەردە هەوڵێک بین کە هەوڵەکان چڕ بکەینەوە کە چڕمان کردەوە کە یەکی گرت ئەمە کە بوو بە ناوەندێکی گەورە لە هەموو کوردستانە ئەو کاتە ئەتوانین بڵین فشار بخینە سەر وەزارەتی پەروەردە فشار بخینە سەر ئەو وەزارەتانەی کە پەیوەندیان هەیە بە پەروەردەوە تەنانەت فشار بخینە سەر حکومڕانانی کوردستان کە ئەم پەروەردەیە بگۆڕێتەوە هەوڵی ئەوە بە هەنگاو بنێت بووە ئەوە دیارە ئەمەش بە ڕۆژ و دوو ڕۆژ و مانگ و دوو مانگ و ئەتوانم بڵێم بە ساڵانیش ناکەم چۆن ئەم پەروەردەیە دەگۆڕێت لە چیەوە دەست پێ ئەەکەن ئەم پەروەردەیە لەوە دەست پێکا کە فەلسەفەی حکومڕانی بگۆڕێت ئەم پەروەردەیە لەوە دەست پێکا کە ئیتر بەسە حیزبایەتی بخرێتە ناو پەروەردەوە تکایە یعنی حیزب بوون لە ناو پەروەردە سیاسەت نا بۆ سیاسەت نا چونکە پەروەردە بێلایەن نییە وەکو باس یا فەلسەفی و ئەخلاقیانەیە یا ئینسانی دۆگما دروستەکە بەڵام حیزب بوون وەکو لە هەموو بوارەکانی ترا کە حیزب بوون هەیە لە ناو پەروەردەشا یەجگار حیزب بوون هەیە و تەنانەت ئەتوانم بڵێم وای لێ هاتووە کە لە هەندێک جار پەروەردەی سلێمانی لە پەروەردەی هەولێر جیایە پەروەردەی هەولێر لە هینی شوێنێکی تر جیایە یعنی ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە وەزیرێک سەربەیەکیتیە ئەم وەزیرەی کە سەربەیەکیتیە بەرنمەیەک داڕێژێ بۆ پەروەردە و دوای ئەوە وەزیرێکی تریەت کە پارتیە ئەم هەڵێوەشێنێتەوە یا بە پێچەوانەوە وەزیرەکە پارتیە بەرنمەیەک داڕێژێ ئەوەی کەیەکێتیە دەتی ئەو بەرنمەیە هەڵەوەشێنێتەوەێ دوجار گەشتوتە ئەوەی کە داخل بووە پەروەردە بۆ حیزبوون بۆ مامۆستاکان بۆ بەڕێوەبەر گشتیەکان ینی بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی پەروەردە یا بێیەکێتی بێ پارتی بێ ئەوەی کە پێڵێن تەکنۆقرات بە ناوی تەکنۆقراتەوە کە وایە ئەمە کەسێکی تەکنۆقراتەکەوانیە یا ئەبێ یەکێتی بێ یا ئەبێ پارتی بێ زۆر باشە خەڵکانی تری زۆر هەبن لەوان زۆر باشتر و زۆر بەتواناتر کە بەڕێوەبەر تەنانەت بەڕێوەبەری فێرگەیەک تەسەور کە بەڕێوەبەری فێرگەیەک ئەگەر پارتی نەبێ ئەگەر یەکێتی نەبێ نایڵن کە وەزیرەکە گۆڕا ئەتوانێت گۆڕانکاری لە هەموو دروست بکات ئەمان نەخۆشیێکی زۆر گەورەیە لە ناو کوردستانە زۆر باشە کەواتە ئێوە ئەتانەوێت جەنابتان ئەتانەوێت کۆمەڵێک بڕیار کۆمەڵێک یاسا جێبەجێ بکەن بە شێوەیەکی جێگیر بیهێڵنەوە و لەسەر ئەم کۆمەڵە یاسایە پەروەردە بەڕێوە بچێت ئێمە بۆمان جێبەجێ ناکرێت یاسا بەدەست ئەوانەوە یاسا بەدەست دەسەڵاتی سیاسیەوە دەست حکومڕانەکانەوەیە تەنانەت دەرکردنی یاسا بەدەست پەرلەمانەکەیە کە پەرلەمانەکە هەوڵتان ناوەکە هەوڵی ئەوە گفتوگۆ بکەن لەگەڵ کۆمەڵێک پەرلەمانتار کە تایبەتن بە لیژنەی پەروەردە زۆر باشە ئەمە زۆر مهمە لیژنەی پەروەردە لە کوردستانە زۆر مهمە کە ئێمە بتوانین دوای ئەوەی کە گەڵاڵی ئەم پرۆژەیەمان کرد و ئەم پرۆژەیەمان کرد بە ناوەندێک و ئەم خەڵکەمان کۆ کردوانیە و فشارێکمان کرد پێش هەموو شتێک بە بڕای من ئەبێ قسە لەگەڵ لیژنەی پەروەردەی پەرلەمانە بکەین و کۆبوونیان لەگەڵا بکەین و قسەیان لەگەڵا بکەین لەسەر یاسا پەروەردەیەکان و قسەیان لەگەڵا بکەین لەسەر ئەوەی کە ئەوانیش لەگەڵ ئێمە فشار بخینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و فشار بخینە سەر وەزارەتی پەروەردە و وەزارەتەکانی تری کە پەیوەندیان بە پەروەردەوە هەیە بۆ ئەوەی بە هەموو لایەکمان هەنگاوێک بنین بەرەو پەروەردەیەکی نوێی دیموکراتی و سەردەمیان زۆر باشە چۆن ئەم بیرۆکەی لای ئێوە دروست بوو کێ بوون ئەوانەی کە بوون بە دامەزرێنەری ئەم بیرۆکەیە و ئەم پرۆژەیە بەداخەوە خۆش نییە یعنی کە چکە من وەکو پێم وتیت کە خەمخۆری پەروەردە زۆرن تەنها من نیم زۆرن بەڵام ئێمە پچڕین و لێک جیابووی نەتەوانێ من ئایدیاکە هینی من بوو یەکەم جار لە ناو ڕێکخراوەکەی خۆمانە کە ڕێکخراوی ئازاد بوونە کە ئەم پرۆژەیەم پێشنیاز کرد و ڕێکخراوەکەی خۆمان پشتیوانیان کردم وتیان ئێمە پشتیوانی تەکەین و هەر لە زۆوە پەروەردە بووە بە بەشێک لە ئیشی ڕێکخراوەکەی ئێمە
و من زیاتر ئەو مەسئولیاتم هەڵگرتو و خسوومەتە سەرشانی خۆم کەەوە مەسئولیاتە ئەرکە گاڵتە نییە خسوومەتە سەرشانی خۆم کە بتوانم ئەو پرۆژەیە بەرم بڕێەوە من لەم ماوەیە ماوەی 2 مانگە هاتوومەتەوانێ لە نەرویج بووم و بڕیار وایەکەیتر نەگەڕێمەوە بۆ نەرویج وە زیاتریش لە بەرخاتری ئەم پرۆژەیە ئەم پرۆژەیەم کە خستە بەردەمیوان و ئەوان پشتیوانیان کردم ئەجا پەیوەندیم کرد بە کۆمەڵێک مامۆستا و خەڵکی پسپۆر و خەڵکی لێزان و ئەو خەڵکانەی کە خەمخۆری پەروەردن بەڕاستی وە لە هەوڵی ئەوان لێرەوە زۆر سوپاسی یەک بەیەکیانەکەم کە لە من دڵسۆسترن لە من بەتواناترن لە من ئازاترن هەمویان من بچووکی ئەوانە کێشم ئەوان هەموو بەدەنگ منەوە هاتن و 18 کەسمان کۆ کردەوە لەوانە ئەم 18 کەسە هەمووان کەسانی لێزابوون کەسانی بەتوانابوون لەوانە مامۆستا عەبدوڵڵا لەوانە مامۆستا حەما عەلی فیزیا لەوانە مامۆستا عەتای یاڵان قۆس کە یەکێک لە فێرگەکەی لە هەموو کوردستانە دەنگیاوەتەوانێ بڕوا بکە ئەوەی کە جۆن دیوی باسی کردووە کە جۆن دیوی یەکێکە لەو فەیلسوفانەی کە 30 ساڵ خەریکی ئەم پەروەردەیە بوو و سەرۆکی زانکۆی شیکاغۆ بوو لەسەر ئەم پەروەردەیە دەریان کرد بەڵام دوای 30 ساڵ ئەنجا ناچار مەمنونی بوون و هێنانەوە بۆ شیکاغۆ ئەموازی نەهێنا تا ئەم پەروەردەیە لە هەموو دنیا بڵاو بۆتوانێ تا ئێستا نەگەشتووە بە ئێمە مامۆستا هەورامانی تیا بوو ڕەحێڵخانی تیا بوو کە کەسێکی پەروەردە ناسە زۆر هاوناسخانی تیا بوو کە لە بەڕێوەبەری باخچەیەکە باخچەی مارگرێت و پەیوەندیم کرد بە بەڕێوەبەری فێرگەکەشیانەوانێ ئەو بەداخەوە ئەوەی نەکرابێت پەیوەندیم کرد بە بەڕێوەبەری پەروەردەی دوکانەوە بەداخەوە ئەویش بۆی نەکرابێت کۆمەڵێک لە خەمخۆری زۆر باش و ئەوەی لە ڕێکخراوەکەی ئێمە هەبووین مامۆستا ئالان بوو کاک محەممەد کەریم بوو و منیش بووم 18 کەس بوون و حاڵ سەر ڕەنگە هەموو ناوەکانم بیر نەکەوێتوانێت کەواتە کەسانەی کە لەناو پرۆژەکەیان بانەڵین لەناو ڕێکخراوەکەیان پرۆژەکە جیایە سەر بەخۆیە تەنها ڕێکخراوەکە پشتگیریتانەکات ئەوەی کە لەناو پرۆژەکەیە کەسانن لەناو پەروەردە و دەرەوەی پەروەردەش لەناو پەروەردە تەنها وەکو مامۆستا ئەگین وەزیفەی گەورەی نییە لەناو پەروەردە ڕاستەکەی مەسەلەن مامۆستا هەورامان هەورامانی وریاقانە ئەو هین نییە لەناو پەروەردا وەزیفەیەکی گەورە نییە بەڵامیشەکە لە لەو مامۆستانی کە دایان نووسینی هەیە لەسەر ئەم مەسەلەیە و یەکێکی زۆر خەمخۆرە لەسەر ئەم مەسەلەیە ئەوی تایە مەسەلەن بۆ نمونە زۆر باشە کاکجیهاد هەڵبەت هەوڵەکەتان جێی دەستخۆشیە هیوادارین بەرهەمێکی باشی هەبێت بگەنە نەتیجەیەکی باش بەڵام ئەوەی کە ئێوە ئەتانەوێت بۆ نمونە جێبەجێ بکەن ئەوەی ئەتانوێت بێتە دی لە ناو ئەم کەشەی کە لە هەرێمی کوردستانە هەیە یاخود لە ناو ئەو شوێنەی کە خوێنکاران و قوتابیان تێیدا فێر ئەبن و پەروەردە ئەبن شیاوە ئەو جێگەی کەتیایان بۆ ئەو شێوازە نوێی پەروەردەی کە ئێوە ئەتانەوێت بێتە دی بگاتە خوێنکاران و قوتابیان شێوازە پەروەردەیە لە دواکەوتوترین وڵاتە جێبەجێ کراوە ئەم شێوازە پەروەردەیە لە هەرچ وڵاتێک لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا بپرسید ئێوە لە چۆ دەستان کردو هەنگاوتان نا بۆ ئەوەی ئەم پێشکەوتنە فراهەم بکەن بۆ خۆتان ئەڵێن لە پەروەردەوە بۆ نمونە سنگافورە یەکێک بوو لە وڵاتانی کە بە زۆر سەر بەخۆی یان سەپان بەسەریانە مالیزاوتر ئیتر ئێمە لە ئێوە جیابینەوە و ئێوە کەیفی خۆتانە خۆتان سەرۆکی وەزیران کە هات خطابێکەوە بۆ خەڵکەکە بە شێوازی دەستی کردەگریان دوای 20 دقیقە ئەنجا توانی ژیر بێتەوە کۆنگرە ڕۆژنامەنووسێکی تەواوکە ئێستا سنگافورە بووە بە وڵاتێکی یەجگار پێشکەوتوو فنلندەی وڵاتێکی بچووکە فنلندە بە قسەی خۆیان نا بە قسەی هەموو دنیا لە لووتکەی پەروەردان لە لووتکەی پەروەردان ئەو نەبوون بە وڵاتێکی پێشکەوتوو هەموو ئەو وڵاتانەی سکاندناڤیا ئەوە سویدا ئەوە نەرویجە ئەوە دانیمارکە ئەم وڵاتانە وڵات گەلێکن کە لە دیموکراتیەتا زۆر چوونەتە پێشەوە بەهۆی ئەوەی کە پەروەردەکان دیموکراتە وڵات گەلێکن کە کێشەی جەندەریان ئەتوانم بڵێم یەجگار بە ئاستێکی زۆر بەرز چارەسەر کردووە کە زۆر جار بە دەوڵەتەکانیانەوترێت دەوڵەتی ژن ئەو نەژن لە پێشەوەیە بەهۆی ئەم پەروەردەوەیە منافسەیەکەن لەگەڵ سوئیسرا و چەند وڵاتێک کە ساڵانە کامیان زۆر پێش بکەون لە دیموکراتیەتە هەمووی بەهۆی ئەم پەروەردەیەوە پەروەردە چیمان فێرەکە پەروەردە جگەل لەوەی کە مرۆڤ بوونمانتیا دروست دەکات ئینسانی ئابووریناسی زۆر
باشمان تیا دروستەکە ئابووری وڵاتەکە گەشێنێتەوانێ پەروەردە کارێکە کات کە شەڕ و شۆڕ نامێنێت لە ناو وڵاتەکە پەروەردە کارێکەکە کە تونند و تیژی نامێنێ چی شتەیەکەیە لە ناو ئەم وڵاتی ئێمە کە تونند و تیژی تیانە بێت یعنی تەنانەت قسەکردنمان لەگەڵ یەکتری تەنانەت لە ناو ماڵەکانە لە ناو خێزانەکانە ئەم کتێبە لەسەر پەروەردەی خێزان قسەیەکات کە هێنامە بۆ جەنابەت بۆ پێشکەشتیکەم ڕێسا پەروەردەیەکانی دایکایەتی و باوکایەتی 100 ڕێسای نووسیوە یعنی شتی وای تایەکەی خوێنیتەوە سەر و سوڕەمێنێک کە تۆ ئێمە هەمومان باش بەخێو کراوین بەڵام بەڕاستی باش پەروەردە نەکراوی من لێچێک لە پێشێکی کتێبەکانە نووسیومە ڕەنگە هاوڕێکانیشم عاجز بن لێم بەڵام نەخۆم نەبراکانم نەخوشکەکانم نە هاوڕێکانم و نە مناڵەکانیشم بەم پەروەردەمان نەکردو یعنی بە پەروەردەیەکی زۆر دواکەوت و بە پەروەردەیەکی زۆر خراپ وز بە بێدەنگ بە تۆ هیچ نازانی تۆ تەمەڵی دەمووی داخە فڵتەفڵت مەکە هەموو ئەمانە تونند و تیژی مناڵ فێری تونند و تیژیەکات هەموو ئەمانە مناڵ و والی ئەکات کە هیچ پەروەردەیەکی ئینسانیانە فێر نەبێت تەنها پەروەردەی تونند و تیژی نەبێت تەنها پەروەردەیەک زۆر باشە کەواتە گۆڕانکاریەکە تەنها لە ناو سلکی پەروەردەیان نابێ بەڵکو خێزانی شەگرێتەوە ئەی چۆن ئەمە بگات بە خێزان پاولۆ فرێری قسەیەکی هەیە کە یەکێک لە کتێبێکم وەرجێڕاوە پەروەردەی ستەم لێکراوان کە خۆشبەختانە پێشوازیکی زۆر گەرمی لێکرا لە کوردستانە و بۆ بە یەکێک لە کتێبە زۆر مەشهورەکان کە لە هەموو دنیا هیچ گەلوونەتەوەیەک نییە ئەو کتێبەی وەرنەگەڕابێ بۆ خۆی پاولۆ فرێری ئەڵێ لە هەر شوێنێکە مرۆڤ بوو لێوا پەروەردە هەیە نەکەر لە ناو خێزانە لە هەر شوێنێکە لەم تەلەڤیزیۆنە بە ڕێزەی ئێوە پەروەردە هەیە بتانەوێت نەتانەوێت لە بینی من و تۆ کە ئێستا قسەیەکەین پەروەردە هەیە لە هەموو شوێنێکا کە ئینسانی تیابێ پەروەردە هەیە بۆیە پەروەردە تەنها خۆی نبینێتەوەن لە ناو فێرگەکان و لە ناو سیستەمی پەروەردە نابێ هەموو خەتاکە بخەینە سەر ئەوان بەڵام هەڵەکە لە چۆ دەست پێەکە لە ڕاستیە هەڵەکە لە فەلسەفەی حکمڕانەکانەوە دەست پێکاو یەتە خوارەوانی ئەبێ فەلسەفەی حکمڕانی بگۆڕێت لە وڵاتە فەلسەفەی حکمڕانی ئەبێ بە فەلسەفەیەکی دیموکراتی مرۆڤبوونی تەواو ئەو کاتێتە خوارەوە بۆ ناو سیستەمی پەروەردە و ئەو کاتر سیستەمی پەروەردە وردەوە دەئێنێتە ناو خێزانەکانەوانێ یعنی ئەو خێزان و لەگەڵ فێرگەکانە بەردەوام ئەبێ پەیوەندیان هەبێت دایک و باوک بەردەوام ئەبێ پەیوەندیان لەگەڵ فێرگا هەبێت بۆ ئەوەی کە بزانن چیەکەن چی ناکەن من یەک نمونە دوێنمەوە ئەگەر دەرفەتە بێ مامۆستاعەتان لە یاڵان قۆز ئەو پەروەردەی کە جۆن دیێوی کە دوای 30 ساڵ 36 ساڵ ئەنجاتوانی ئەم پەروەردەیە جێبەجێ کرا و دەری کرا لە شیکاغۆ لە زانکۆی شیکاغۆ ئەم هێناویەتی لە ناو فێرکێکی خۆیان جێبەجێ کردو بە مناڵەکان کە ئەچیت پیان بڵێ ئەم گوندەی ئێوە چەند کەسیتیایە ئەڵێن ئەوە چەند ماڵیتیایە ئەڵێن ئەوە چەند کەس وەزیفەی هەیە و معاشی هەیە ئەڵێن ئەوە چەند کەس جوتیارە ئەڵێن ئەوە بڵێ کەی پەڵە ئەڵێن لەبەری لادێ کەی پەڵە ئاڵێن فڵان کات بڵێ ئەم ساڵ دوای پەڵە دوای ئەوەی کە جوتیارەکان دەستیان کردەوە بە جووتکردن چەند کەس توانیوتی جووتەکەی تەواو بکات و چێڵگەکەی پچێڵێ ئەڵێن ئەوە کەس توانیوتی ئەوە کەس نەیکردووە یعنی وەکو جۆن دێوی ئەڵێ کێشەی کۆمەلگا ئەبێ بێتە ناو پەروەردەوە ئەبێتەوە لە ناو فێرگا باسی ئینسانەکان بکەیت باسی کێشەی کۆمەلگە بکەیت لە ناو کام فێرگەی ئێمە لە ناو کام زانکۆی ئێمە بەداخەوە کە بۆ کە مەڵبەندی مەعریفیە باسی کێشەی خەڵکە کرێت کام زانکۆی ئێمە ئەم کوڕی کە کوژرا لەم ڕۆژانە یەن باسی ئەم کوشت نەبکەن کام زانکۆیە دراسە بکات لەسەرەوەی ئەم کوڕ بۆچی کوژرا دراسە ئەوە ناکە تۆ ڕەخنە بگریت و ئەو کوڕی فلان مەسوول بوو ئەو وای کردووە بەڵام دراسی قوڵی لەسەر بکەی بۆچی ئەمە ئەکرێ بۆچی تونند و تیژیە کرێ حتا ئەمڕۆ ئەوەی کە بیستم گوایە کوڕی مەسوولێکی تر لە بەردەمی نانەوەخانێکە تەقەی کردو لە کەسێکی تر یعنی لە کام زانکۆی ئێمە قسە لەسەر ئەمە ئەکرێ مەرج نییە کە کوڕی کێیە بەسەرەوەیە کە بۆچی ئەمەی کردووە ئەمە ئەکا ئەمیسانە بۆچی خەڵکە کوژێت بۆچی پلاماری خەڵکە یعنی ئێمە لەم ڕۆژانە من لەگەڵ چەند کەسیشی ڕەفیقی خۆمە لە ڕێکخراوەکەی خۆمان هات بە خوارەوانێ کوڕی یەکێک لە بەرپرسەکان بەسەوە پێمان وتمان تکایە مێنە ژوورەوە ئێوە سێ کەسن ئێمە چوار کەس لەبەری زۆر نەبین ها بە گژمانە پەلاماری یان ئەم مەسلەکەەوە نییە کە ئەمە کوڕی مەسوول یا کوڕی مەسوول نییە هەر کوڕی مەسوول تونند و تیژی ناکە یعنی
خەڵک لەسەر پارچەی ئەرز پەلاماری یەکتریا و بەتەکید. چەندین کەس لە یەکتریە کوژن هەر ئەمڕۆ لە مەحکەمە بووم بۆ مەسەلەیەک دوو خێزان کە کوشتن هەبوو لە بینان لەناو محکەمەکەش خەری و پەلاماری یەکتری بێن کاتەمە باگراوندێکی تری هەیە ئەمە باگراوندێکی پەروەردەیی زۆر قوڵی بەدواوەیە کە دەیان ساڵ و سەدان ساڵە ئەمە هەیە بۆیە بە ئاسانی ئێمە ڕزگارمان نابێت ئەبێ شۆڕشێکی کۆمەڵایەتی بکرێت ئەبێ ئەم پرۆژەی کە ئێمە بەدەستمانەوەی بکرێت بە ناوەندێکی زۆر گەورەی فراوان و قوڵ کە بتوانین هەموو ئەم خەڵکە کۆبکەینەوە دژ بەم هەموو توند و تیژیە دژ بەم هەموو نادات پەروەریە دژ بەم هەموو نایەکسانیە دژ بەم نەبوونی کارەبا هەمووی لە پەروەردەوەیە بڕابکە هیچ شتێکتر نییە یعنی باسی ئەوە کرێ ئەوە فلان حیزب گەندەڵی کرد و ئەو فلان حیزب دزی کرد و ئەو فلان حیزب ئەوکێ هەمووی علاقی بەوە هەیە هیچ شتێکی تر نییە تەنها چاکسازی ئەبێ لە پەروەردەوە بکرێت زۆر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرەوێت چاکسازی بکە کە بەردەوام چاکسازیان بەدەمەوەیە هەموو حیزبەکان ئەگەریانوێت چاکسازی بکەن ئەوێ لە پەروەردەوە دەست پێ بکەن بەڵێ ئەم سیستەمە نوێی پەروەردەیەی کە جەنابتان باسی لێوەکەن کە بە شێوازێکی دیموکراتانەیە ئایا گونجاوە لەگەڵ کللتوری کوردەواری من ئەرزم کردی کولتور زۆر تەسیری هەیە لەسەر ئینسان وەکو جانجاک ڕۆسۆ کەویش کەسێکی زۆر پەروەردەناس و زۆر مەشهور بووە زانایەکی زۆر گەورە بووە جانجاک ڕۆسۆڵێ ئینسان سێ مامۆستای هەیە یەکێک لە مامۆستاکانی مامۆستایەکی سروشتیە کە بمانەوێت یانەمانەوێت جسممان گەشەئەکە مێشکمان گەشەئەکە لە شولارمان گەشەئەکە لە ساوایی وردە لە شیری خۆریەوە گەشەکەین گەشەکەین ئەبین بە ئینسانێکی گەورە ئەمە شتێکی سروشتی و خۆڕستیە کەس ناتوانێت لەمە بەدەربێ یەکێکی تریان کولتورە ئەو کولتورەی کە هەیە لەناو ئەو کۆمەڵگایە ئەم کولتورە خۆی سەپێنێ بەسەرتەوە وەڕایت لەگەڵ ئەم کولتورە یەکێکی تریان فەلسفەی حکومڕانی فەلسفەی پەروەردەیی فەلسفەی ئابووری فەلسفەی سیاسی تەسیری هەیە لەسەرتەوە ئەو کەسانەی ئەم خۆمخۆرانەی کە ئێستا ئێمە کە خەریکی ئەوەن کە لە هەموو کوردستانە هەیە وەکوتم نەک تەنها لە سلێمانیە ئەم خەمخۆرانی کە ئەنوێ ئەم پەروەردەیە بگۆڕن ئەو خەمخۆرانن کە توانیانە خۆیان دەرباسکەن لەم کولتورە و خۆیان دەرباسکەن لەم فەلسفە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کە بەسەرمان ناسەپیوە بەڵێ ئەتوانین بەڵێ ئێمە خەڵکی سنگافورە لە ئێمە زیرەکتر و عاقڵتر نین کە توانیان خۆیان ڕزگارکەن بەڵێ خەڵکی فنلندە و سوید و نەرویج و دانیمارک و ئەو وڵاتانی کە زۆر پێشکەوتون سویسراکەوەکو ئێمە پێڵەن وڵاتێکە لەسەر بەحر نین و ئەوانە و داخراوین ئەی بۆچی ئەوان توانیان ئەی بۆ ئێمەنان ئەوە قسەیە وانییە کە خەڵکی ئەوروپا لە ئێمە زیرەکترە هیچ زیرەکتر و عاقڵتر نین بەڵام ئەوان توانیوانە لە پەروەردەوە دەست پێ بکەن حکومڕانەکانیان حکومڕانێکی دیموکرات خواز بوون حکومڕانێکی دادپەروەرخواز بوون حکومڕانێکی یەکسان خواز بوون و توانیوانە ئەم پەروەردەیە جێبەجێ بکەن لە وڵاتەکانە بۆیە وڵاتەکانیان پێشکەوتووە ئێمە هیچمان کەمتر نییە لە وڵاتانە و هیچیشمان زیاتر نییە ئەوە ڕاز نییە فلان گەل زۆر زیرەکە و فلان گەر زۆر ئەمە شتیوانیە لە دنیا ئەمە نەزانستی پزیشکی و نەزانستی نەفسی و نەزانستی پەروەردەی ئەمەی هەموو بە درۆخستەوانێ کە هەموو ئینسانەکان توانیان هەیە کە هەر خۆی لە پەروەردا لە پەروەردەی نوێ بە هیچ جۆرێک تۆ نابێ بڵیم ئەو مناڵەت تەمەڵە مناڵ تەمەڵ نییە مناڵ تەمەڵ نییە ڕەنگە تۆ نەتوانی بێت تواناکانی مناڵ بدۆزیتەوانێ بۆیە پێڵی تەمەڵ بێردمان ڕەسڵ یەجگار کێچێک لە کتێبەکانی وەرگێڕا و خۆشببختانە پێم وایە بووە بە بەرنامە لە هەندێک لە زانکۆکانە زۆر دژی ئەوەیە کە بڵی مناڵی لادێت تەمەڵتر مناڵی شاری زیرەکترە مناڵی شاری بۆچی زیرەکترە ئەبێ سەبەبەکەی بدۆزیتەوە چونکە مناڵی شاری چاوکراوەترە بازار زیاترە بینێ هۆکارەکان زیاتر لە بەردەستایە بەڵێ هۆکارەکانی زیاتر لە بەردەستایە مناڵی لادێ 20 ماڵ ئەناسێ مناڵی 20 ماڵ ئەناسێ 30 ماڵ ئەناسێ گوندێکی بچووکە ناسێ گوندەکەی تەنیشتی ناناسێ لەبەرەوە ئەو تەنها ئەو نەیە بیرکردنەوەکەی بیرکردنەوەیکی تەسکێ بێ ئەم بیرکردنەوەیکی فراوانترێ بێت لەبەرەوە علاقەی بە زیرێکی تەمەڵی ئەوە نییە بۆیە بەڵێ ئەم پەروەردەیە بۆ ئێمەش ئەبێت و زۆر زیاتریش ئەبێ ئەوەی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم کە ئیز لەسەر پەروەردەیەکەم بەڵێ خەڵکانێکی یەجگار زۆر لە ناو خێزانەکانە لە ناو فێرگەکانە لە ناو سیستەمی پەروەردە لە ناو هەموو ئەم شوێنانە خەڵکانێکی زۆر هەن کە خەمخۆرن بۆم پەروەردەی و ئەیانوێ ئەم پەروەردەی جێبەجێ زۆر باشە کۆتا پرسیارم ئەوە بێ پێت وایە ئەم گۆڕانکاریە لە ماوەیەکی نزیک مەودایە جێبەجێ بێت زەحمەتە
ماوەیەکی دوورمەوە دایەوێت ماوەیەکی دوورمەودایەوێت بۆیە ئەوێ پشومان درێژ بێ و ئەبێ شۆڕشێک دروستکەین وەکو پاڵۆ فرێری ئەڵێ ئەو ناشۆڕژێڕانی کە شۆڕشیان دروست کردووە هاتون وەکو سێگۆشەیە خۆیان ئەلێراوەستاون و خەڵکەکان لێراوەستانوە بە خەڵکەکان وتووە ئێمە هاتوین ئێوە ڕزگار بکەین ئەگەر لەگەڵمان نابن باشە ئەگەر لەگەڵیشمان نابن ئەها حکومەتە فاشی و دڕندەکان بەرامبەرتانن دەتان خۆن خەڵکیش پەرۆشە بۆ ئەوە ئەڵێن بەڵێ هاتوین لەگەڵتانە و ئەبن بە سوتەمەنی بۆ شۆڕشەکان وەکو شۆڕشەکانی خۆمان بە تەنها پارتیویەکێتی و سەرانی پارتیویەکێتی نیان کردووە لەگەڵ ڕێزم بۆ ئەوان ئەگەر ڕابەریش بێتن بەشی هەرە گەورەی ئەو خەڵکە کردوتی کە سوتەمەنی بوون بۆ شۆڕشەکان بەڵام هیچ دیالۆجێک دروست نەبووە لە ئەساسی شۆڕشەکانە و تا ئێستاش لە نێوان خەڵکو لە نێوان ئەم حیزبانە و ئێستاش دروست نابێت ئەوە بۆیە ئەبێ ئێمە شۆڕشێک بکەین کە پرس بە خەڵک بکەین بەردەوام لە گفتو گوابین لەگەڵ خەڵک بەردەوام لە گفتو گوابین لەگەڵ خێزانەکانە بەردەوام لە گفتو گوابین لەگەڵ مامۆستاکانە بەردەوام لە گفتو گوابین لەگەڵ سیستەمی پەروەردە و لەگەڵ پەروەردە ناسانە بەم کولتورە ئەتوانین بە کولتوری گفتوگۆ کە پاڵۆ فرێری ئەڵێ ممکن نییە کولتور لە شوێنێکات دروست بێ کە بەرزی و نزمی تیابێ دیالۆگ کاتێک دروستە بێت کە ئێمە هەمومان وەکو یەکوابین ئەگەر هەمومان وەکو یەکگوبان نەبین مامۆستا لەسەرەوە بێت و فێرخواز لە خوارەوە بێ و هەموو کەسێک لە ناو خێزانەکەیە دایک و باوک وا سەیری خۆیان بکەن کە مناڵەکانیان هیچ نازانن کە بێتان ڕسەڵ هەڵەیە مناڵ ئەو نەزیرەک و بەتوانایە کە خۆت تەسەور ناکەی ئەڵێ هەر لەگەڵ لە دەرگاکە درا کە لەگەڵ وتی ئەوە چیە بزانەوە چێ لە جەڕسیە مناڵەکە کە مناڵێکی ساوا یەکسەرە ترسە چێتە دڵێەوە ترسکە خراپترین شتە مناڵ زۆر زیرەکە بۆیە بێتانە ڕسەڵێ ئەڵێ تکایە وا سەیری مناڵەکە بکە وەکو ئینسانێکی گەورە تەعاملی لەگەڵا بکە بەڵێ ئەمە بێ بە گفتوگۆ بە شۆڕشێکی کۆمەڵایەتی بکرێت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن بە هیوای ئەوەی ئەو کۆمەڵی کە خەریکی ئەم پرۆژەیان بگەنە نەتیجەیەکی باش بە دڵنیاییەوە و زیری پەروەردەی ئێستا خەمخۆرێکی باشی پەروەردەیە هاوکارتانە بێ لە هەموو هەنگاوەکانتانە ئێمەش بە هەمان شێوە ئەتوانین لەگەڵتانە بین و پرۆژەکانتان بەرەو کۆ ڕۆی بەرەو کۆ هەنگاوینا لەگەڵتانە بین دەست زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانەوەی دوا هەوڵین کە نوێنەری ئەوەی تیا بێ لە کۆبوونەوەکان بەڵێ بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ